یەکێ پیاکان دەفەرمێ وەڵڵاهی گەشتم بە قەومێک لە سەحابە و لە تابعین و دوای تابعینەکان، وەڵڵاهی لە تاریکی شەودا شەرمیان لەخوا دەکرد کە زۆر بخەون، هەر لە شەودا شەرمیان دەکرد تا بەیانی بخەون. ئێمە چۆن هەتا بەیانی بخەوین؟ دەیان فەرموو ئێمە مردن لە پێشمانە، قیامەت لە پێشمانە، چۆن هەتا بەیانی بخەوین؟ تۆ ئەوان شەرمیان دەکرد شەو نوێژ نەکەن، تۆ شەرم ناکەی لەخوا نوێژی فەرز ناکەی، لە نوێژە فەرزەکانە خەمساردی، تووڕەبی، بێتاقەت بی، موسیبەتێکە توش بێ هەر نوێژ ناکەی. باشە خۆشەویستی تۆ بۆ خوا کووە؟ شەرمکردن لەخوا زۆر گرنگە، کە ئینسان شەرمی لەخوا کرد گۆڕانکاری بەسەر ژیانی دادێ. واللهی لە ئینسانی نوێژنەکەر سپڵەتر و بێوەفاتر نییە، زۆر سپڵەیە، زۆر بێوەفایە. خوای گەورە دەفەرمێ قوتیل الئینسان ما ئەکفەڕە، ئەی ئینسان بە کوشت بچی. باشە بۆ ئەوەندە بێوەفای، بۆ ئەوەندە سپڵەی، بۆ هیچ لەبەرچاو نییە مرۆڤێک لە دنیادا چاکەیەک بەرامبەرەکە خۆت بە قەرزار و شەرمەزاری دەزانی، باشە خوا ئەم هەموو ناز و نعمەتەی پێ بەخشیوی، خۆت بە شەرمەزاری لای خوا نازانی؟ چاوەکانت باید چەند دەفتەرە، باید چەند دەفتەرە، گورچیلت، دڵت نازانم کوێت، بۆ شەرم لەخوا ناکەی؟ بۆ لەخوا ناترسی؟ بۆ بە خۆتان ناچیتەوە ئین الئینسانە لڕەبیه لەکەنوود؟ خوای گەورە دەفەرمێ ئینسان بەرامبەر بە پەروەردگاری سپڵە و بێوەفایە، بەڵام بەرامبەر بە مرۆڤەکان وان نییە. لەبەر چاوێتی فڵانکە چاکەی لەگەڵا کردووم، ئەی خوای گەورە چاکەی لەگەڵ تۆ نەکردووە، تۆ لەبەر چاوت نییە؟ ئەوەندە متەکەبیری ناتوانی سەجدە بۆ خوا بەری بچی. دوای سەدەکە بۆ کوێ؟ هەر مردن نییە؟ ئەی باشە دوای سەد ساڵەکە هەر ناڕۆی بۆ محاسەبەی قیامەتت؟ بۆ سەیری مێژووکە کاتی خۆی خەڵک فەقیر و هەژار بووە، هەر لە سەردەمی باو باپیری ئێمەدا خەڵکی جلی خامی لەبەر دەکرد، خامیان ئەکرا جل و بەرگ. چەندها کەس هەبوونە کفریان دزیوە، کفن دز بوونە، کفنەکەیان لە مردووەکە کردوتەوە فڕۆشتویانە. زۆرێک لەوانە کە تۆبەیان کردو گەڕانەوە بۆ لای خوا، دەڵێن زۆرێک لە کەسەکان کە مردوونە ناژراون بۆ شەوەکە یا بۆ بەیانەکەی چوونەتە سەری قەبرەکە ئێمە هەڵداوەتە سێگەن ڕووی لە قیبلە وەرگەڕاوە. نەعوذ بالله. تۆ لە دنیادا ڕوو لە قیبلە ناکەی، ڕوو لە خوا ناکەی، ناترسی لە قەبرەکەدا خوا ڕووت لە قیبلە وەرگەڕێنە، چونکە تۆ شایستەی ئەوە نیت ڕووت لە قیبلە بێ. چەندەها کەسمان هەڵداوەتەوە قەبرەکەی پشتی لە قیبلە بووە، ڕۆژی پێش و یا شەوەکەی نێژراوە ڕووی لە قیبلە بووە. ئەوە بەروبوومی تاوانە. بۆ نوێژ ناکەی؟ بۆ کەم تەرخەم و خەمسادی لە نوێژەکانتدا تۆبە بکە بگەڕێرە بۆ لای خوا، دڵنیا بە ڕۆژێکی سەخت لە پێشمانە، ڕۆژێک لە پێشمانە بە ڕوت و قوتی حەشر دەکرین. دەی با بە خۆمان دابچینەوە. ئەگەر خوای گەورەتان خۆشەوێ، ئەگەر شەرم لە خوا دەکەن و لێی دەترسن خوشکەکانم، براکانم، بگەڕێنەوە بۆ لای خوا، لەمەولا خۆت لە نوێژنەکەری بپارێزە. با لە ڕۆژی قیامەتە وەڵڵاهی ئینسانی ئیماندار ئەگەر بەڕاستی تۆبە بکە 50 ساڵ 100 ساڵ بژی یەک نوێژی نەفوتی. بەڵام ئینسان تۆبەکەی درۆی نەبوو، ڕاستەقینە نەبوو، نوێژەکانی بەلاو چەپ و ڕاستا دەفەوتێنێ. لە ڕۆژی قیامەتە لای خۆ شەرمەزارە بی ئەگەر خۆت باش نەکەی. دڵنیا بە لە محاسەبەی خوا. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێ لە نوێژە ڕزگاری نەبێ تیاچێت، فقط خابە وەخەسیرە. ئەوەی لە محاسەبەی نوێژ ڕزگاری نەبێ و کەم تەرخەم بێ خەسارەتمەندە و دۆڕانوویەتی. جا ئەمڕۆ زیندوی پێت خۆشە بیبیتەوە یا بیدۆڕێنی؟ ئەگەر پێت خۆشە بیبیتەوە ئاگا لە نوێژەکانت بێ، لەبەر هیچ شتێک مەیفەوتێنە، نە لەبەر کەسابەت، نە لەبەر دنیا، نە لەبەر هیچ شتێکی تر.